بەڕێزان سڵاوتان لە بێتۆم کاتتان باش لە هەر شوێنێکم جیهانە ناکۆکی و ململانێ ڕوودەدات یەکەم کاریگەریەکەی لە بازاڕەکانی ئێمە هەستی پێ دەکرێت لە غاز و بنزینەوە تا دەگاتە خۆراک و پێداویستیە سەرەکیەکان نرخەکان وەکو تەوژمێکی نادیار بەرز دەبنەوە پرسیارەکە ئەوەیە بۆچی ئێمە لە هەرێمی کوردستان تەنانەت کاتێک شەڕ هەزاران کیلۆمەتر لێمانەوە دوورە هەر ئازارە ئابوووریەکەی دەچێژین ئایا هۆکارەکەی تەنیا قەیرانە نێودەوڵەتیەکانە یان دەستی خۆماڵی و کەم و کوڕێکی ئەوتۆ لە ئارادایە کە بازاڕی ئێمەی بە تەواوەتی کردوتە بارمتەی ڕووداوەکانی دەرەوە ئەمڕۆ لەم بەرنامەیەدا بە وردی تیشک دەخەینە سەر ئەم پەیوەندیان ناڕاستەوخۆ و پڕ لە نهێنەی نێوان شەڕ و گرانبوونی کاڵاکان لە هەرێمی کوردستان لەگەڵمان بن. سڵای خۆ لێ خۆش بسپاسەکە برسی باشش باشە الحەمدوللا باش وەکو چوە باسم بۆ بکە بزانم لەگەڵ گرانی نرخی بنزین نەوت غاز گاز وەزعتان چۆنە؟ وەزعی خەڵک بە عام خراپەوە هیچ وەزعمان خراپە هەمووی وەزعی خراپە هەموو عالەم هیلاکە بەدەست زەمانەوە بۆچی خەڵک هیلاکە بەدەست ئەمانەوە بۆچی یارمەتی خەڵک نایە؟ لەبەرەوەی یارمەتی خەڵک نان لەبەرەوەی موچەی خەڵک نایە لەوەرەوەی خەدەماتیان نییە لەبەرەوەی هەموو ڕۆژە بنزین گرانەکەن کەس نییە لێپرسینەوەیان لێکات چونکە خۆیانە هەموو مەسئولین ساحیبی بنزیخانەکانن سوال لە کەس ناکەن. باشە بۆچی هەر شەڕێک لە دەرەوەی هەرێم دەبێت بەرۆکی هەرێم دەگرێتەوە نرخەکان لێرە گران دەبن هۆکارەکەی بۆچی گەڕێت؟ هۆکارەکانی بۆ مەسئولانی ئێمن چۆن؟ کاربەدەستانی ئێمن واکەن حەزەکەن لە وەزعەکە ئیسفادە مستەفیدن لە وەزعەکە خەڵگە بێ باجەکەی بە؟ ئەرە وەڵابی خەڵ باجەکەی بە باشە لە کاتێکە ئازانن کە موچە نییە کە قەیرانە لە هەرێمی کوردستان و خەڵک پارەی پێ نییە ئەم نرخانە بۆچی بەم شێوەیە بەرز دەکەن و لە کاتێکە هیچ هۆکارێک نییە؟ ئەی ناڵێم بۆ حەچی شوێنێکی گەورە بزانین لێرە ئیشی تیابێ هەموو هین مەسئولینە هەموو هین خۆیانە بۆ پڕکردنی گرفانی خۆیان بەڵێ هەمووی بۆ پڕکردنی گرفانی خۆیانە پێویستە چی بکرێت بۆ چارەسەرکردنی ئەم وەزعە ئەم گرانیە؟ پێویستە هەموو عالم بێتە سەر جادە داوایان لێکە بە سلمی ناڵێن چێت شتی خراپەکات بێتە سەر جادە داوایان لێکە کە ئەم وەزعە بگۆڕن باو خەڵکە لەمە زیاتر پەرێشان نەبێت. سڵاو بە تۆش بەڕێزم لەگەڵ گرانی نرخی بنزین و غاز و ئەو شتانی دیکە کارەبا چۆن؟ وەڵی وەسەکەمان بە دڵ نییە بەڕاستی خەڵک زۆر بێتاقەتە لە مۆسحە. باشە هۆکار چییە کە بەم شێوەیە لە پڕ لە هەرێمی کوردستان کە هیچ شەڕێک نییە لە هەرێمی کوردستان لە دەرەوە شەڕە نرخەکان بەم شێوەیە گران دەبێت؟ ئەوە گەڕێتەوە بۆ خۆمان یعنی بەڕاستی هیچ نەبووە کابرا لە خۆیوە بنزین گرانەکە غاز گرانەکە هیچ نەبووە شەڕەکە لەوێ دەستپێکا لێرە شت گران بووە بۆ خەڵک ناخۆشە زۆر ناخۆشە بەڕاستی زۆر بێتاقەتی کردوین بەڕاستی خەڵک زۆر دڵی پڕە لە مۆسعەکە ئاوایە شتەکە بووە لەم خەڵکە وەڵایەوە حکوومەت خۆی زانێ چارەسەر چییە؟ چارەسەرەوەی ئەمە سەناز بکەوی بەلایەکە یا چاکماکەن یا بەڕاستی شتەکە بکەوی بەلایەکە. والله الحمد لله باش لەگەڵ گرانی نەوت و غاز و بنزینە وەزعی چۆنە؟ هەچی بڵێن خۆی استیفای نییە بۆچی؟ استیفای نییە ئەم وڵاتە بێخاوەنە لە جنوب هیچ چۆن بێخاوەنە؟ ئەی خاوەنی وای هەمە حاڵە تۆ لە ناو نەبوو تا هیچی دەست نەکەوێت دروستەمە خازیش نرخەکەی گران بوو نازان مناگام لە هیچ نێون پێت وایە هۆکارەکەی بۆچی گەڕێت؟ واللهی هەمووی بێقانونی لە وڵاتانە وەڵە قانون ببێ هەموو مافی هەموو کەسی دابی ناکرد ئەی خەڵک بۆ باجەکەی بە ئەدی چا بڵێم چ دەفەرمووی زامەکرێت بە چیەکرێ خەڵک بۆ قسە ناکە والله قسە ناکەن تر خەڵک بێدەنگە چیەکە خەڵک نە قسەی کردوە بێتاقەت بووە کەس چ قسەیکی وەسە من حەز ناکەم قسەکەم گرانی ئەم بابەتانە قورسایی لەسەر شانیەوە دروست کردووە؟ هاي چۆن درو نە هەموو عالم خەڵک بێ ئیشە هەم بێ کاسبێکی تا ئێستا هەموو کەسە قسەی کرد بێ سیپایی نەبووی تر بێ سوودە قسە کرد هەر هیچ نەڵێ حد بێدەنگی باشتر لە هەموو شتێ پێویستە چی بکرێت بۆ چارەسەرکردنیەوە؟ چارەسەری مشک نابم هیچ دەبێ خۆ نە بە ئاشتی نە بە قسەی خۆش نە بە بێدەنگی نە بە شەڕ بە هیچ ئەم خەڵکە چۆن لە مۆزعەیە بژی بەم گرانیە بەم بێموچەیە واللهی بەگەر بەس خوای گەورە من ئیمانم بەس بە خوای گەورەیە حەلیک ئیمانم بە هیچ شتێک نەماوە بووە بێزارن ئەتر وایە زوروب ئاوای لە چی لێک
هەر کەسێ ژیانی خۆی خۆش ئەوتری بمرێ نەمرێ علاقە نییە حکوومەت باوکی میلەت نییە جەبا باوکی بێت خۆ ئاگای لە هەموو حاڵەکەی باشە پێم بڵێ لەگەڵ گرانی نرخی بنزین و غاز و ئەوانی دیکەدا وەزعتان چۆنە وڵی باش نییە ئیتر هەیە باشەوە هەیە باش نییە باشە بۆچی هەر شەڕێک لە دەرەوەی هەرێم ڕوو بدات لە هەرێم شتەکان گران دەبێت جاڵی چی بۆ بە حکوومەت بڵێ بە خۆمان مەڵێ بەلاتەوە قورس نییە کە بەم شێوەی نرخەکان چی بکەین چی بکەین چی بکەین بارگرانی لەسەر شانە دروست کردووە بەرەوەڵا بەرەوەڵا هەموو شتێکی دروست کردووە لە کاتی ئەم قەیرانەشە هەموو کاتێک نەگەی سەر بەنزین گرانەکەن شت گرانەکەن ئەیتەوە خەڵگە بێ باجەکەی بە ئەی تەبان خەڵک باجەکەی بە قورسە لەسەرتان کە بەم شێوەیە نرخی بنزین غاز ئاوا گران بووە ئەی چۆن قورس نییە ئەی چۆن قورس نییە من 2 ساعت دەوەسم بۆ بنزین باشە 2 ساعت دەوەسم بۆ بنزین ئەو کاتە تۆ سەرەکەوی ئەڵێ وەڵا کاکە من هەر بەوە نەڕۆشتم چی بکەم یا بێ سواری کەم یا بێ سواری نەکەم بەنزینەکەم سووتێنوتەوە هۆکاری گرانبوونی نرخی بنزین و کاڵاکان و غاز بۆچیە گەڕێن هۆکارەکەی زۆر ڕوون و ئاشکرایە لە ساڵی 2004 1 لیتر بنزین بە 50 دینار کڕیوە بۆ چووکە بنزینەکە زۆر بوو خوازە سەری کەم بوو بەڵام ئێستا لە هەر ماڵێکە 3 سار 4 سارە هەیە بەڵام لە پڕم نرخە بەرزە بێتەوە لە هەرێمی کوردستان بەڵێ طبعا بەنسبەت هەرێمی کوردستانەوە يعني ڕقابەمان نییە ئێمە دائیر ڕقابەمان نییە يعني چاودێرمان نییە بەسەر سعرەکانەوە ئێستا بۆ نمونەوە کابرا پاکە دەفرۆشێم پاکەتەکە با بە 4000 بیا بە 5000 بیا بە 7000 کەس لە پرسینەوە نیە لەسەر ئەو شتە پێت وایە تاکەی بەم شێوەیە نرخی بنزین غاز کاڵاکانی دیکە لە بەرزیدا بێت والله ئەوە دیاریکراو نییە يعني مثلا ئەمڕۆیە سبینیە دووسبێ مانگێکی ترە کەس نازانێت تاکەی وا ئەبێ ئەی ئێمە بە یەک شتێ پێ بڵم من لە ساڵی هەشتاکانە لە شەڕی ئێران و عێراق لە کێشەیەکی گەورەیە بوو ئەمان ڕۆژێ لە ڕۆژان ئەم وڵاتە چاکە بێ يعني حسینەوە ئیسلاحاتێکەکەین ئاەک هەڵە کێشین ئەوە بوو دوای شەڕی ئێران و عێراق شەڕی ئەنفال کرین کیمیاییمان پێکرا ئەوە بوو دوای شەڕی کوێتەوە بەسەریان دوای اینجا گرانی بوو اینجا حەسار هەر چاک نەبوو ئەوە ئێساوە ئەمە چوینەتە تەمەن و پیر بووین هەر چاک نەبوو من بە تەمای چاکبوون نیم بە تەمانی من ڕۆژە لە ڕۆژان چاک بێ هەر دایم لە کێشایی بۆ ئەو نەبێ ئومێدی بێئومێد نیم شتەکە ئاوایە قوبوڵ تا ئاوایە قوبوڵە نیە هەرەوەیە ساوەرە ئەی خۆی بیخۆی نای خۆی هەرەوەیە تەندروستی باشە ممنون سپاسەکەم لەگەڵ گرانی نرخی بنزین و کاڵاکان و غاز وەزعتان چۆنە وڵی هەموو شتێک گرانە هەموو شتێ بەرزە سیعری بەرزە و هۆکارەکەی بۆچیە گەڕێنیتەوە وڵی هۆکارەکەی بۆ ئەم وەزەی شەڕ و کێشان ناگەڕێنە بۆ بێمەعاشی بۆ بێموچی خۆ شەڕ لە هەرێمی کوردستاندا نیە جەنگەکە لە نێوان دوو وڵاتی دیکەدایە بەڵام بۆچی بەرەوکی هەرێمی کوردستان دەکرێت وڵی ئەوە لە هەرێمی لە حکوومەتی هەرێمی کوردستان برسە بۆچی ئەم شتانە هۆکار چێ گرانە بێ هۆکاری چییە ینی شەڕ لە وڵاتێکێ لێرە ساڕۆقێکێ تەقێ لێرە شتەکان نامێنیان گرانە بێ هۆکاری چییە خەڵک نیگەرانە تامان خەڵک نیگەرانە لە مۆزە خەڵک زۆر نیگەرانە خەڵک چۆن نیگەران نییە خەڵک دەتوانێت بەم قەیرانە بەم بێ موچەیە ئیدارەی ئەم وەزعبات لە کاتێکا ڕۆژ بە ڕۆژ نرخی کاڵاکان شتومەکەکان غاز بنزین گران دەبێت وڵە خەڵک تاوە بێزارە خەڵک تاوە لێ بۆتەوە خەڵک تاو وەزی خەڵک تاوە ناڕەحەتە خەڵک ژیانی سفرە خەڵک لە وەزعێکی سفراژی ینی خەڵک بڵم چی ینی خەڵک نەوەڵە خەڵک ناتوانێت بەم ژیان بەرێت بەڕێوە پێت وایە کە ژێرخانی ئابووری داهاتەکان ئەمن دەکەم بێ لە هەرێمی کوردستان کە شەڕێکی بچووک لە دەرەوە بێت لە هەرێمی کوردستان نرخەکان ئاوها گران ببن ئاوها بەرز ببنەوە نەخێ داهات هیچ کێشەی داهات نیە داهات زۆری شەو هیچ لە داهاتمان کەم نییە داهاتی ناوخۆ زۆرە خەڵک تووڕەیە خەڵک زۆر بێتاقەت و زۆر بێزارە ئارە وەڵام من خۆم بە خۆت چۆن ئیدارەیە وەزع دەدەیت وڵی خۆم چۆنێ وڵی ینی ژیان زۆر ناڕەحەت دەیسە من بڵم چۆنێ بەم بڕێوە نازم خەڵک زۆر بە خۆرسیە با بڕێەوە خەڵک نازانم
وەزعی کارەبا وەزعی ئاو ئێستا لە وڵات ئێستا ئاو نییە ئێستا خەڵک من لە گەڕەکە گەژین ینی 5 ڕۆژ 6 ڕۆژ جارێ ئاوێتەوە کە ئەم ساڵ بارانێکی زۆر باری ینی لە ڕووی ئاو هیچ کێشەمان نیە بەس نازان بۆ بە هەمان شێوەیە و غازەکە بارگرانیە بۆ سەرشانی ئەتەمان دەم وەزع خەڵک پێویستی بە ئاوە ئێستا تۆ بەم گەرمایە ئەڕۆیتەوە پێویستی بە ئاوە ینی موبەریدایان خۆشوەردن ینی بەچی لەم کاتە ئەمە زستانیە بڵێ قەیناکە بۆ دەسەڵاتە و نەبێ باکە لە خەڵک وڵایتە دەسەڵات ئەوە لە خۆیان پرسی ئایا بۆ ئەم وەزع بۆ تاکەی ئاور لە خەڵک دەستیان لێ بشوانی بەڕاستی هیچ لە خەمی ملەتانین و هیچ بە تەنگی ملەتەوە نین و دەستیان لێ بشوین دەستیان لێ بشوێن. لە کۆتاییدا دەرکەوت ئەوەی بازاڕی ئێمەی کردوتە بارمتەی قەیرانە نێودەوڵەتەکان تەنیا دووری جوگرافیا و ململانەکان نییە بەڵکو لاوازی سیستەمی چاودێری و نەبوونی بەرگری نیشتیمانیە بەرامبەر بە گۆڕانکاریەکان کاتێک بازارێک خاوەنی سیاسەتێکی خۆراکی وزە و سەربەخۆ نەبێت هەر دەنگێکی جیهانی دەبێتە هەڕەشە بۆ سەر قوتی خەڵک بۆ ئەوەی چیتر گیرفانی هاوڵاتیان نەبێتە قوربانی قەیرانەکانی دەرەوە پێویستمان بە شەفافیەتە لە هاوردەکردن و بەهێزی چاودێری ڕێگە پێنەدان بۆ هەر یەکێک لەم فێڵانە سواز بۆ بینەربوونتان سواز بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم ماڵتاناوە.